زۆر باشە هەر لەسەر ئەم بابەتە کە بەپێی دەستوری عێراقیش شارێک یان یەک دوو شار بۆیان هەیە ببنە هەرێمێک. ئێستا هەرێمی کوردستان هەیە، زۆر جاریش سونەش داوایان کرد و دەمێکیشە بەسرە داوا دەکا ببێتە هەرێمێکی سەربەخۆ. لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر دەکەین کە داخۆ ئەم کاریان بۆ دەچێتە سەر ڕێگریان هەیە یاخودنا. میوانەکەمان زۆر بەڕێز عالی عەبادی سەرۆکی ڕێکخراوی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ ڕاستەوخۆ لە شاری بەسراوە لەگەڵماندایە. بەڕێز عەبادی شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆشت باش دەزانی بەپێی دەستور خەڵقی بەسرە مافی هەیە هەرێمێک بۆ خۆی پێک بهێنێ. بەڵام من دەمەوێت بزانم پرسیارەکەی من ئەمەیە، بۆچی خەڵکی بەسرە داوای بە هەرێمکردنی بەسرا دەکەن؟ سڵاو لە کەناڵەکەتان و بینەرە بەڕێزەکانتان. یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ داواکردنی بابەتی دەستوری و یاسایی کە ئەویش نەبوونی دەسەڵاتی ئەو پارێزگایە بە گوێرەی دەستور واتە دراوشتەیەکی یاسایی هەیە. چەند پارێزگایەک هەن نەبوونە بە هەرێم نمونەیەکی سەرکەوتوشە ئەویش هەرێمی کوردستانە. خەڵکی بەسراوە هاز دەکەن کە دەسەڵاتی فیدرالی لە ڕاستیدا دەسەڵات خەڵکی بەسرا پێی ناڵێن دەسەڵاتی فیدرالی، پێی دەڵێن دەسەڵاتی ناوەندی. ئەویش جیاوازە لە ڕاستیدا لە ڕووی خزمەت گوزاریەوە، لە ڕووی دەستکەوتی دارایی و ئیداری شایستەی دارایی چەند پارتێک لە بەغدا دەستیان بەسەر هەمووی داگرتووە و هەندێک دەسەڵات و لایەن لە بەسرا بوونەتە سەر بە بەغدا. ئەمەش خەڵکی بەسرای بێزار کردووە. بۆیە ئەمڕۆ بە گوێرەی مادەی 1990 لە دەستور بڕگەی یەکەم و دووەم دەڵێ هەموو پارێزگایەک یان زیاتر مافی خۆیەتی هەرێم پێک بێنێت. ئەویش دەبێ دوو لە سەرسەی دەنگ لە ئەنجومەنی پارێزگا کۆ بکاتەوە. زۆر باشە بەڕێز عەبادی. بەڵام بەشێک لەلایەنە سیاسیەکان گرنگی بە پابندبوون بە دەستور نادەن. زۆر چاکە بەڕێز عەبادی. ئێوە دەتانەوێت هەر بەسرە بۆ خۆی ببێتە هەرێمێک یاخود لەگەڵ پارێزگاکانی نزیک لە بەسرە بۆ نمونە ناسریەیە ئامارەیە لەگەڵ ئەوانیشدا دەتانەوێت یەک هەرێم دروست بکەن یا بەتەنها هەر بەسرە خۆی وەکو خۆشت دووتت لەبەرەوەی بەسرە بە تەواوی لەلایەن بەغداوە پشتگوێ خراوە لەو هەموو سەرۆت و سامانەی بێبەش کراوە. ئێمە وەکو ناوەندی عێراق بۆ مافەکانی مرۆڤ، ئێمە وەکو ناوەندێک کە لە گۆڕۆپان نزیک ئاگادارین کە خەڵک چۆن پێشەکاری دەرەق بە خەڵک دەکرێ و دەبینین بیر و ڕای خەڵک چێ لە سەرکاری سیاسی دەبینین کە وەک وەڵامێک گۆ پرسیارەکەی ئێوە هەرێمەکە هەرێمی بەسڕەیە. بۆچی؟ چونکە ئەوان نایانەوێت تووشی کێشەیەکی دیکە بن، چونکە بابەتی زیاتر لە پارێزگایەک پێشتر لەلایەن پێشتر لە تەیاری حکمە باس لە هەرێمی باشوور دەکرا. بەڵام بیرۆکەکە سەرکەوتو نەبوو چونکە پێشنیازەکە تایفی بوو. ئێمە لە بەسرا چەندین ئەو کەسانی داوای فیدرالیزم و هەرێماتی دەکەن ئەوەی کە نمونەیەکی زیندوو ئەرێنی هەبێت دەڵێن هەرێمی کوردستانە هەموو خزمەت گوزاریەکانی هەیە ئەوەی سەردانی هەرێمی کوردستان بکە بۆ گەشت و گوزار تەنانەت بۆ ڕێکخراوەکانیش دەبینن خول هەیە نمونەی پێشکەوتووی. باشە زۆر باشە بەڕێز عەبادی دەست خۆش باش زۆر باشە زۆر باشە بەڕێز عەبادی. ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا وتان هەندێ لایەنی سیاسیش هەیە لە بەغدا ڕێگریتان لێکەن. لایەن هەیە لە بەغدا ڕێگری لە بە فیدراڵبوونی بەسرا بگرێت هۆکارەکەی چییە؟ بۆچی ناهێڵن؟
من زۆر بەڕاشکاوی قسەتان بۆ بکەم بە گوێرەی بیر و ڕاجیاوازەکان کاتێک لە دانیشتەکان بینیومانە لە هەموو خولەکان پێش هەموو شتێک بەسرە لەلایەنێکی سیاسی نێو چوارچەوەی هەمانگی حکومڕانی دەکرێت کە پێک هاتووە لە پارتی ئیسلامی و هەندێکیان گروپی چەکداریانەیە ئەم لایەنانەی کە پەیوەندیدارم بە بەغدا و ئایدۆلۆژین هەمومان دەزانین سەر بە ئێران لە بەرژەوەندی ئێران کار دەکەن نەک لە بەرژەوەندی ئەو پارتە و ئەو گروپە لە بەرژەوەندی ئەو گروپ و پارتە سیاسی نییە بەسرا هەرێم بێت تەنانەت لە دەرەی بەسڕاش ئەم کاریان نایە بەڵام دەبینین ئەو پێشەلکاری دەرهاق بە یاسا و دەستور هەیە بیرۆکەی لە مرکزیت ڕەت دەکەنەوە هەر کاتێک باز لە جێبەجێکردنی دەستور و فیدرالیەت دەکەین کە مافێکی مرۆڤە دێن وا نیشانی دەدەن کە بیرۆکەی لە مرکزیت خراپە و خەڵک بە لاڕێدابن بۆی دەستوریش جێبەجێ نەکرێت زۆر ئەمە مەترسیدارە باشە بەڕێز عەبادی زۆر باشە بەڕێز عەبادی تۆ گوتت لایەنێکی سیاسی کە هێزی چەکداری هەیە واتە میلیشیایی هەیە دەتوانین بزانین ئەو لایەنە سیاسیە میلیشیا چەکدارە کێیە کە ڕێگری لە بە فیدراڵی بوونی بەسرە دەکات من زۆر بە ڕاشکاوی وەڵامدا ئەو گروپە کۆمەڵە سیاسیایی کە بڕیار بەدەستە لە بەغدا ئەوەی لە بەغداش کاری لەگەڵ دەکات و لە دوایەتی چوارچەوەی هەمانگیە لایەنێکی دیکەش هەن گێچەڵ بە بەغدا دەکەن لەلایەکی دیکەش کە کار لەگەڵ بەغدا دەکەن باش پارتەکەی پارێزگارە بەڵام بە شێوەیەکی گشتی کار بۆ بەسرا ناکەن زۆر باش دروستکردنی فشارە لەسەر ئەو لایەنانەی چارژەوەندی بەسڕیان دەوێت بۆ نمونە خزمەت گوزاری بەڕێز عەبادی دەست خۆش بەڕێز عەبادی کاتم زۆر کەوماوە دواپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە سوپاست دەکەم ئەگەر هەر ڕێگریتان لێکرا بە تەمان چی بکەن خۆپیشاندان دەکەن یان پەنا بۆ دادگای دەستوری دەبن ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم پێش هەموو شتێک بە گوێرەی مادەی سیهشتی دەستور هەموو کەسێک مافی خۆپشاندانی ئاشتیانەی هەیە ئێمە لەگەڵ خۆپشاندانین و پشتیوانی لە هەر بیرۆکەیەک دەکەین یاخود هەر بیرۆڕایەک کە لە نێو چوارچەوەی دەستوردا بێت پێشتریش خۆپشاندان کراوە ئەمە خاڵی دووەمە زیاتر لە جارێک لە بەسڕا لە پێنا و دامەزرانی هەرێمێک خۆپشاندان کراوە لە 24 کاتژمێر ڕابردوو بینیومە جمود زۆڵ هەیە لەلایەن تەنانەت حکوومەتی ناوخۆی و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانیش بەڵام لۆ بڕوایەدام خەڵک دەبێت جمود جۆڵ بکەن بۆی دەستور جێبەجێ بکرێت جێبەجێکردنی دەستور ئەرکە لە بڕوایەدام کۆمەڵگەکەش ئامادەیە بۆەوەی ئەو هەواڵی پێ بگات یاخودە و گیرۆکزۆر دەست خۆش کە خۆی لە بناغەوە چەندین کێشەی بەسرە چارە زۆر باشە دەست خۆش پەیامەکەتان گەیشت زۆر بەڕێز عەلی عەبادی سەرۆکی ڕێکخراوی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ ڕاستەوخۆ لە شاری بەسرا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش.